تا دێت ڕێژەی زیارەتکارانی هاوڵاتیان هەرێم بۆ سعودیا بۆ بەجێگەیاندنی سونەتی عەمرا لە هەرێمی کوردستان بەرزتر دەبێتەوە. بە جۆرێک تەنها لە ساڵی 2022دا نزیکەی 40,000 هاوڵاتی سەفەری عەمرەیان ئەنجام داوە. بۆ ئەم مەبەستەش هاوڵاتیان زۆرێک لە ڕێگاکان دەگرنە بەر بۆ بەجێگەیاندنی ئەم سونەتە. لەم بەرنامەیەدا سێ ڕێگا دەخەینە ڕوو. دیارە پاداشت و گەورەی عومرە هەم قورئان ئیشارەی پێکردووە، هەم فەرمایشتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم زۆرتر ئیشارەی پێداوە. دیارە لەوەی کە لە قورئاندا خوای پەروەردگار دەفەرمێ وەئەتیموا الحەجە والعومرەتە لیلله، واتە حەج و عومرە بکەن لە بۆ خوای پەروەردگار، کە هەندێک لە زانایان حتا ئەو ئاەتیان کردە بەڵگە کە واجبی، بەڵام جمهوری زانایان دەڵێن سونەتەکی موئەکەدەی پێغەمبەریە صلی الله علیه وسلم. تا یەکەم فەزل و پاداشت ئەمری خوای پەروەردگارە. دووەمین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخۆی لە ژیاندا 4 جار عومرەی کردووە، سونەتەکی دیکەی موئەکەدەیە. سێمین ئەوجا بینە سەر ئەو فەرمایشتانەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە باس لە گەورەی و پاداشتی عومرەکردن دەکا، کە یەک لەوانە دەفەرمێ الغازی والحاج والمعتمر هم وفد الله، ئەوەی دەستە حەجێ، ئەوەی دەستە غەزایە، ئەوەی دەچیتە عومرەی وەفدی خوان. ئەنێ و پاداشتێکی زۆر گەورەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کەسە کە دەچێتە عومرە دەبیتە وەفدی خوای. ئەو جار لە پاشان وەفد تەبعاً ئیمتیازاتی هەیە. دوو شتی لێ باز دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم. یەکیان لەوانە کە دەفەرمێ ئین دەعاه فەئەجابوهم، ئەگەر ئەوانەی دەچنە عومرەی کە بپاڕێنەوە لە خوای گەورە وەڵامی دوعاکانیان دەداتەوە، وەسەئەلوه فەئەعطاهم، ئەوەی داواش دەکەن پێیان دەداتن، ئەوەی داواش دەکەن پێیان دەبەخشێتن و عەتائی دەکا پێیان. کەواتە ئەوە فەزلشتێ. لە فەزلێکی دیکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باس لە عومرە دەکا کە دەفەرمێ العومرة هي الحج الأصغر، عومرە حەجێکی گچکەیە، یعنی پاداشتی حەجێکی گچکەی هەیە. لە حەدیثی دیکە هاتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک عومرەیەک بکە لە مانجی ڕەمەزان پاداشتەکەی بەرامبەر بە پاداشتی حەجێکە، یان حەجێک لەگەڵە من، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ. و لە فەرمایشتێکی دیکەدا گەورەی پاداشتی عومرەمان لۆ باز دەکات پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم کە دەفەرمێ دەبیتە هەروەرینی گوناحان ودورمنبوني أو إنسانا تابعوا بين الحج والعمرة فإنهما ينفيان الفقر والذنوب كما ينفي الكير خبث الحديد والذهب والفضة. دفرمي حج بكن بدواي حج عمره بكن بدواي عمري تبكن لبر أوي دبيت هروريني جناح كانتان لا تشونوا كجان نوي تاوانا كانتان لدفتري أعمالتان وهروها دبيت فراوانبوني رزقتان. حتى هندێک لە زانایان پێیان وایە دەڵێ عمری ئینسانیش زیاد دەکات، ینی بەرەکەتدار دەکاتن عومرەکردن. ئەو جار وەرە نوێژێک ئەتوو لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە 1000 نوێژ پاداشتی زیاترە ئەفضەلی فەرموو. لە مەکەی مکەڕەمە لە بەیتێدا بە 100,000 نوێژ ئەو لە سەفەری حەج عومرە ئەتوو پاداشتە دەست دەکەویتن، کاتەوە دەکرێت ئەوەش لە هەمان شێواز لە فەزل و پاداشتی عومرە. و لە هەمووش خۆشتر ئەوەیە کە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم چۆن دەفەرمی کەسێک حەجی ماڵی خوا بکاتن بەڕێک و پێچی بە جوانی کە دێت تووکوێ تازە لە دایکی بە هەمان شێوەز حەدیثمان هەیە لەسەر عومرەکردن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی کەسێک عومرەیەک بکات بەڕێک و پێچی بە جوانی کە دێتەوە خوای گەورە لە هەموو گوناحەکانی خۆش دەبێتن. جا ئەمانە کە مەدەن گوناحە گچکەکانی خۆش دەبێت گوناحە گەورەکەش تۆبەی گەورەی دەبێتن کە لی خۆش دەبێت، یان تەخفیفی دەکە یان ئاسانی دەکە یان دەی پارێزی لە گوناح هەموو ئەومانانە لە خۆدا دەگری. حتى لفرموديت يا بيغمبر صلى الله عليه وسلم العمرة إلى العمرة كفارة لما بينهما. دفرمي عمره لو عمرته أو صال عمره كتكري صالش تو عمرش تدكي نيواني أو دو عمره بهوي عمره كردنا كانوا دبيتا هروريني جناح كان كوات زور قوري زور عظيمة بويا دبي مسلمانش براسي اهتمامشي زوري بيبدا بتساوى شي قورتها مشايبكا جينا دا تقصي كسي شو صار نبيته بهيت نوعك عمري خوي بكات. ڕێگای یەکەم بافڕۆکە لە سەنتەری شارەکانەوە بۆ عەرەبستانی سعودیەیە. ئەمەش زۆرترین زیارەتکار لە خۆ دەگرێت کە ماوەی کەمتر لە 3 کاتژمێر لە کوردستانەوە بۆ مەدینە دەخایەنێت و
تێچوەکەشی بۆ یەک کەس و ماوەی 10 ڕۆژ لە 800 دۆلارەوە بۆ 1100 دۆلار دەبێت. خۆی دیارەوە دەگەڕێتەوە سەر ئیمکانیەتی خودی ئەو کەسەی کە دەچێتە عومرەی. ئەگەر نا ئینسان لە عیبادەتدا هەر چەند ماندی ببیتن وەکو گوتراوەکەوە ئەلئەجر بقەدەری المەشەقەتی، ئینسان پاداشتی هەموو کاروکردەوەکانی بە پێی ماندیبوونە، چەند ماندیبوونی زیاتر ببینی پاداشتی زۆرتر دەبینی. بەڵام دەبی ئێمە ئەوەی تێکەڵ نەکەین، یعنی ئەمن ئێستا کە بۆ نمونە ئەمن هەمبی ئیمکانیتم هەبی بە تارەی بچم برم وڵا بە پێیان دەچم لە بە ماندیبوونی ئەزیەتدانی خۆت دروست نییە، ئەمە کەڕاهەتی هەیە ئەزیەتدانی خۆت ئەگە ئیمکانیت هەبی، بەس بۆ کەسێک ئیمکانیەتی نەبێ مانع نییە بە وەسیلە چی دیکە دەڕوا، بە چ وەسیلێک ئیمکانیەتت هەبی بەوەی پاداشتەکەی خۆت وەردەگری. حتمما ئینسان لەبەرەوەی نیتی و ئەوجە ئامادەشە میسانن بە پاسی بچی 30 ساعتی پێ بچیتن لەبەر ئیمکانیەتی نییە بە تارێکی بە 2 ساعت و نیوی پاداشتی ئەو کەسێک کە لەگەر ئەو ئیمکانیەتەشی نییە ئەوجە کە ئەو ماندی بوونەش دەبینی زیاترە لەو کەسێک کە حتمما کە کەمتر ماندی بوونی دەبینیتن لەو سەفەرەی دەکەواتە ئەجر و پاداشتی ئەو کەسانە زیاترە لەو سەفەری عومرەکردنەدا کە ماندیبوونی زۆرتر دەبین. ئەو جار ئەگە لە بێ ئیمکانیەتی بیتن بە پاسی دەچن میسانن چکەمە سێ جۆرمان هەیە، خەڵک هەیە ئێستا بە تارە دەچێ، خەڵک هەیە بە سیارە دەچێ ئی خۆی هەیە بە پاس دەچێتن بە گروپ هەر سێکی هەیە چینە هەش بوو بێتن بە پایسکری چوو بیتن وشتیوە ئەوەنە هیچ مانع نییە، ئەمانە خاصن لە بۆ بابی تەشجیع و لە بۆ بابی ئیمکانیت نەبی شەرع مباحی کردو ڕێپێداوە ئەگەر بە شەرتێک ئەمانی هەبێتن، چونکە ئەگەر بزانی بەهۆی پاسکل و بە پێیان بڕوە تووشی ناڕەحەتی دەبیتن و تووشی برسیەتی دەبیتن، تووشی نائەمانی دەبیتن، تووشی ڕێگری دەبیتن، ئەوە لەسەری دروست نییە خۆی بە هەلاکت بدا ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەو کاتە. بەڵام ئەگەر ئەمان هەبوو بەڵام ئیمکانیەتەکەی ئەوەندە بوو بە وەسیلە بڕوە حتمما ئەو پاداشتی زۆرترە لە کەسەکی دیکە کە کەمتر ئەزیێت و ئازاری دەبینی. ڕێگای دووەم ڕێگای وشکانیە، ئەویش هاوڵاتیان بە پاسی تایبەتی یاخود ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان ڕێگا دوور و درێژەکە دەگرنە بەر، بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان ڕێگەی بە کۆمپانیەکانی ناوخۆ نەداوە ڕێگای پاس بگرنە بەر بە بیانووی نەبوونی ئەمنیەتی ڕێگا، بەڵام هاوڵاتیانی هەرێم لە ڕێگەی کۆمپانیەکانی کەرکووک و مووسڵ ئەم سەفەرە ئەنجام دەدەن بە جۆرێک بۆ یەک کەس و ماوەی 10 ڕۆژ بە پاس لە 450 دۆلار بۆ 550 دۆلار خەرجی دەبێت، لە بەرامبەردا ئۆتۆمبیلی تایبەتی تا 600 دۆلار تێچووی دەبێت. سەفەری عومرەمان ئەو جارە ئەمە بە پاسی بوو، ماشەڵای لێبی سەفەری ئێمە سەفەرێکی زۆر خۆش بوو، یعنی جیاوازی زۆر فەرقی هەبوو لەگەڵ ڕابردوو لەگەڵ سەفەرەکانی ترمان لەگەڵ تەیارەی لەگەر ینی فرۆکەی پاسەکەمان پاسێکی VIP بوو، سەفەرێکی زۆر ینی خۆش و پرچێژ و بەتام بوو بەڕاستی. ئیتر هیچ کێشەکمان نەبوو لە ڕۆشتنە لە هاتنەوەیە لە هیچ شوێنێکە. ئەمە لە کەرکووک بەڕێکەوتین، ئەو شارانەی پێ بەڕێکەوتین لە کەرکووک لە بۆ بەغدا، سەفەر یەکەممان کە چوونمان چۆ بەغدایە، دوایە چۆ کەربەلای، لە کەربەلای چۆ نخێب، لە نخێب چۆ عەرعەر، لەوێش داخلی سعودیا بووین. لە هاتنەوەشمان بە ڕێگایشتر هاتینەوە کە مەقسەد لە مەکەی هاتینەوە عەرعەر، لە عەرعەر هاتینەوە نخێب، لە نخێب چوینەوە ڕوومادی، لە ڕوومادی هاتەوە سامەڕا، لە سامەڕاش هاتەوە تکریت، ناحیە ڕەشاد و کەرکووک. باوەڕکە ئەمە سەفەرمان زۆر کردیە، بەس ئەو سەفەرە ئێمە ینی لە سەفەرێکی ماشەڵای لێبی ینی ڕۆحی بوو، سەفەرێکی زۆر خۆش بوو. بە تایبەتی ئێمە کۆمەڵێک بووین، ئەو کۆمەڵە زۆریمان ینی پێکەوە دۆست و هاوڕێ بووین، چەند جاری تر پێکەوە ڕۆشتبوون و سەفەرەمان کردبوو، ینی سەفەرێکی زۆر بە چێژ و بە تام و بەڕاستی زۆر خۆش بوو. ینی هیچ ناخۆشیەت و برێ سەفەر مشەقەت دەبینی لە سەفەردا، هیچ سەفەر نییە مشەقەت، خاستن بە تایبەتی سەفەری ڕێگا
بەس ئەو سەفەرە ئێمە ینی بەڕاستی لە کات و لە شوێن ینی سەفەرەکەمان زۆر خۆش بوو هیلاکەتیمان دیت بەو شێوە بەس بەو شێوەی نەبوو کەەوەندە هیلاکەتی پێوە ببینین ینی زۆر چێژ و تامیشی هەبوو بەخوای ئەو بەخۆم ڕێی خۆم وایە ینی ئەمە سەفەری عمرەی ئەگەر ئینسان گەنجبی لە توانای داهبی ئیمکاناتی هەبیتن لە سەشنگ و تااقەت بی سەفەر بە پاس ینی مەسروفی کەمترە و ینی خۆشتریشە زیاتر دنیای دەبینی زیاتر لە ڕێگادا ینی زۆر شتەیە دەیبینێت و نەدیتیا زۆر شوێن هەیە دەیبینی نەدیتیا ینی ئینسان خۆشە چێژ و تامی وەرەگری فەرقیە لەگەرەوەی لە تیارێت و بە 2 سەعات دەچێوێن دەرێ و دادەبەزی. سەرەتا بە خێراتنتان دەکەم دەستخۆشتانێ دەکەم لە بۆ ئەو بەرنامە و بەسەرکردنەوەی کەوا ئێمە بڕیارماندا گەشتێک بکەین بۆ ماڵی خوای گەورە لەگەڵ 2 هاوڕێترم بە سیارێ خۆمان ڕۆیشتین طبعاً تام و چێژی خۆی هەیە سەفەرکردن لە بۆ ماڵی خوای گەورە بە سیارە و کەوا بە خۆت لە ڕێگا شوێنەکان ببینی لێرە بەڕێکەوتین لە بۆ کەرکووک لە کەرکووک چوینە سامەڕا لە سامەڕا لە بۆ تکریت لە تکریت لە بۆ ڕوومادی شەوەک تەمان لە ماڵی برادرێکی خۆشەویستماینەوە لە ڕوومادی نوێژی بەیانیمان کرد و بەڕێکەوتینەوە لە بۆ عەرعەر لە بۆ نیوەڕۆ گەیشتینە شاری سەر سنوور و لە عەرعەر تاوەکو بەرنامەکەیان ئاوها ینی لەوێوە هەندێک لێ کۆڵینەوە شتە لە سەر سنووری سعودیاوانە بەڕێیان کردین گەیشتە دەوری سعات 2 لە سعات 2 بەڕێکەترین لە سعودیا جادە و ڕێگاوبانەکانی زۆر خۆش بوو بەڕاستی تا شاری مەدینە لە بۆ 3 شەو گەیشتینە شاری مەدینە لە هەولێرەوە تاوەکو مەدینە ئەگەر بە بەردەوامی بڕۆی 21 سعاتت پێویستە لە بۆ ڕۆیشتنی سیارە لە ڕێگای وشکانی بەڕاستی من پێشنیار دەکەم هیچ کەسێک ئەو ڕێگای هەڵ نەبژێرێت لەبەرەوەی شوێنەکان زۆر چۆڵە بە تایبەتی لە دیوی عێراق لە دیوی سعودیاش بنزین زۆر کەمە نزیکەی 500 کیلۆمەتر ڕۆیشتین تاوەکو گەیشتینە شارێکی بە ناوی سیکاکە لەوێ بنزینمان تێکرد 500 کیلۆمەتر ڕۆیشتین ئەوجا بنزیخانەیەکمان دەستکەوت لەبەرەوەی پێشتر بنزیخانە لەو سنوورە نەبوو شوێنەکە بەڕاستی چۆلە جادەکە ڕێگاوبانەکان زۆر چۆلە لەوانەیە تووشی شکستی سیارە ئەوانەبی تووشی گرفتی گەورە بیت ئەلحەمدولای ئێمە توش نەبووین هەر لە سنووری عێراقیش لە ڕوومادیەوە تاوەکو عەرعەر ئەو شوێنە زۆر چۆڵە هەتاوەکو حکوومەتی عێراقی ڕێگات نادات بە شەو بڕۆی دەبێت چاوەڕێکی تا ڕۆژ هەڵدێت و دنیا ڕووناک دەبێت بەجا بەڕێکەوی لە بۆ عەرعەر ڕێگای سێم کە دەمانەوێت لە بەرنمەکەدا بیخەینە ڕوو سەرکێشی 3 پایسکل سواری کووردا کە لە شاخەوە بۆ بیابان سەفەر دەکەن و سەفەرەکەشیان ماوەی مانجێک دەخایەنێ و دوای بڕینی سەدان کیلۆمەتر دوجار دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و لە شاری قەڵاو منارە پێشوازیان لێ دەکرێت وەک خۆیان دەڵێن ئامانجیان هاندانی خەڵک بووە بۆ بەجێگەیاندنی سونەتی عەمرە. لە سەرەتادا ئێمە وەکو پرۆژەی دووچەرخە دەدوێین پرۆژەیەکی خۆبەخشە کۆمەڵە گەنجێک خەریکین زیاد لە 11مان کارمان لەسەر کرد ئەو پلانێکی ئێمە دامان نابوو لە هەولێری پایتەختەوە بە پاسکل بڕۆین لە بۆ عەرعەر و لەوێشەوە لە بۆ وڵاتی سعودیا ئەو پلانی ئێمە کە هەمان بوو کەین بەڵام دیار بوو لە بەربواری ئەمنی و هەندێک سەرچاوە کە پێیان ڕاگەیاندین ناتوانین لەناو عێراق پاسکل بەکاربێنین بۆیە بە ناچاری پلان بیمان بەکارهێنا لە هەولێرەوە بە پاسکل چوینە مووسڵ لەوێشەوە بە پاسێک تاوەکو سەرسنوور بەڕێکەوتین ئەوەی لای من بۆ جێگای پرسیار خواری و عێراق یاخود جنوبە نوختەی خاڵی پشکنین زۆر زۆرە لەوێ بەراورد بە کوردستان کە ئەوە جێگای خۆشحاڵی لە کوردستان هەندێک موزوعی ئەمنی هەیە کە لێرە ئینسان دەتوانێت بە ئازادی بسوڕێتەوە سوپاسی خوای لەسەر دەکەین کە ئەو ئەمنیەتە لێرە هەیە بە حکومەوەی کورد و میلت
میلەتی کورد و شارەکانی کوردستان کۆمەڵە کەسانێکن لە ئاژاوە دوورن و بێکێشن ئەوەم بە چاوی خۆم بینی لە شارەکانی خواروی عێراق تاوەکو سعودیا بە هەزارەها خاڵی پشکنینی لێبوو ڕەنگە خەڵکان و برادران بزانن ئەمە و کاتێک کە لێو بووین کۆمەڵە ڤیددیۆکمان بڵاو دەکردەوە یان خودە و لایڤانەی دەمان کردەوە هەڵسوکەوتی خەڵکی سعودیا بە تایبەت کە ئەمە هەڵگری پاسپۆرتی عێراقین وەکوونەتەوە کوردین باسمان دەکرد ڕێزێکی زۆریان لێ دەناین ئەو پێشوازی ئەوان دەیان کرد لە هەموو ژیانم لە وڵاتی خۆم نەمنیوە ئەمە وڵاتان زۆر گەڕاین بە پاسکل وەکو هەم گەشت و گەشتی تریش کردومانە وەکو نەتەوەی کورد لە هیچ وڵاتێک ئەو ئازادی کە لە سعودی هەموو نەمبووە لەبەرەوەی یەکەم قسەت کە دەتکرد داوت تۆنەوەی سەلاح الدینی ئێوە میلەتێکن زەڕی کەستان ناوێ زیانی کەستان ناوێ ئەنی هەستێکی زۆر تایبەت بوو لە سعودیا لەبەرەوەی ئەمە بە منتیقە شیمالی حدودێدا ڕۆیشتین لە سعودیا خەڵکەوە لە ئەو چل ساڵی کەم ئەو بۆردەرە یاخود ئەو منفەزە قەپات بوو هیچ هاوچۆ و جومجۆڵێک نەبوو کاتێک ئێمان دەبینی بە پاسکیل و هەڵگری پاسپۆرتی عێراقین و کوردین باوەڕکە هەستێکی زۆر تایبەتیان هەبوو ینی داوەدی لە وەرن قاوە بخۆن دەبێ ئەم ئێوارێ لای ئەمە بن میوان بن ئەو ڤیددیۆەکان ڕەنگە جەنابیشتان لە کەناڵ دەستان خۆش بکە بڵاوتان کردەوە زۆر شت بووکە لە بەڕ یاخود لە بیابان کاتێک کەدا دەنیشتن ئەمیان داوت دەکرد بۆ خواردنە کولتوریانەی کە لەوێ هەبوو تەوان لە سەرەتای ڕێگادا ئێمە لە مووسڵەوە بۆ عەرعەر یاخود ئەبوابەی عەرعەر دەروازەی عەرعەر 14 ساعتمان پێچوو ئەوە زۆر ناخۆش بوو لەبەرەوەی پلانەکەی ئێمە وانە بوو دەبووە بە پاسکل بڕۆین ینی تەواوی دیمەنی عێراقمان لەدەست و کە بە پاسکل بیبینین بەڵام ناخۆشترین شت برا پاسکل سوارەکان یاخود وەرزشوانەکان دەزانن ناخۆشترین شت لە کاتێک لەسەر پاسکلی ڕەنگەوە کەسێکی ئاساییش ئەگەر پاسکل بەکاربێنێ لە کوردستان ئامانزێک تارگێتێکی هەیە کە بە پاسکل مەسەلەن بچێ بۆ شوێنێک یان سەموم بکڕێ یان وەرزشێک بکە ناخۆشترین خاڵەوەی پەنسەریە سوپاس بەخوا ئەمە پەنسەریمان کەم بوو بەڵام ئەو ڕۆژانە قەت لەبیر ناگرێت کاتێک باران دەواری کەشوهەوە هاوکار نەبوو پاسلەکەت پەنسەر دەبوو ئەوە ناخۆشترین هەستی ئێمە بوو ئەو بەتایبەت کاگڕەزوان لەبەرەوەی یەکەم گەشتی دەرەوەی وڵاتی و لە هەموو ژانی و بە پاسکل بوو بە سعودیاش بوو کاتێک پاسکلەکەی پەنسەر دەبوو هەستێکی ناخۆشی لا دروستەوە وەڵامی دی بە هاوکاری برادرم پێکەوە خەریک دەبووین ئەوە هەستێکی ناخۆش بوو و پاسلەکەی کاپتن شعبان جاروبار بەسەلەن کێشەی لێ دروست دەبوو سواز بەخواانەمان هەموو چارەسەر کرد بەڵام ئەوانە لە یادگەی ئێمە و لە مێشی ئێمە هەرگیز لەبیر ناکرین لەبەرەوەی هەستی ناخۆش ینی دەمێنێتەوە یەک لە دروستمەکانی پرۆژەکە لە بیابانەوە بۆ لە شاخەوە بۆ بیابان بوو دەست خۆش بە خاڵێکی جوان باس کرد ئەمەی کە لێرە وەرزشی شاخەوانی دەکەین و شاخڕەوی دەکەین هەستێکی تایبەتە لەبەرەوەی تۆ لە نزمایی دەچی بۆ بەرزایی کە ئەوی لووتکەی شاخەکەیە وە کۆمەڵە ئامانجە و ڤیوێکی جوان تۆ بەسەر شاخەکان دەکەی و هەڵکەوتەی جوگرافیای کوردستان ناوچەی شاخاویە ئێمە کە وڵاتی سعودی ئامان هەڵبژار لەگەڵ برادەران و تیمەکەی خۆمان کۆمەڵێ ڕای جیاوازە بوو کاکە بیابانە و سەحرای گەورەی لێیە و من لە ژیانماندان نەمان بینیەوە وەکو کورد زیاتر لە ئاشنامان بە شاخە و بە بەرزاییە بەڵام تەمەن لە سەرەتادا زۆر ناخۆش بوو هەستێکی تایبەت بوو لەبەرەوەی ئەو لمە نەرمەی کە دەماندیت ئەو ڕەنگە زەردەی کە هەی بوو لە ئاڵتونەوە نزیک بوو یەکەم جار هەر بیرمە وتم وەکو تێز بە پاسکل بە ناوی داڕۆیشتم کەچی پاسلەکەم چەقیق بەریش بوومەوە ئەستێکی زۆر تایبەت بوو بەڵام سوپاس بخوا فەزلی ئەڵڵایە کاراسانی زۆرمان بۆ کرا خەڵکەکەی ئەوەی لە سعودیا زۆر هاوکار بوو مەسەلەن ڕێگاکان پیشان دەداین و ئەدەواتانی کە بەکارمان دەهێنا مەسەلەن ئەو ئەپلیکیشنە عالەمیانوانەی کە ڕەبتی مانگە دەستکردەکان و بەکارمان دێنە بۆ ئەوی لە بیابان ون نەبین هەستێکی تایبەت ئێمە لە شارۆچکەی دەرتیرەوە بە 91 کیلۆمەتر دوور بووین لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم من هەستم لەوە دروست بوو نازانم برادران چۆن بڵام من هەستم دەکرد ینی چۆن مکناتیز ئاسم بۆ خۆ ڕادەکێشێ ئەو شارە ئەنی ئینسانی موسڵمان بۆ خۆ ڕادەکێشێ ئینشاءڵڵا خوای گەورە بە قسمەتی هەموو لایەکی بکە بە حکمی ئەوەی گەشتەکەی ئێمە جیاواز بوو و دوور بوو لە بەکارهێنانی سیارە و تایارە و ئەمرازەکانی تری گواستنەوە ئێمە پاسکل بوو و شار بە شار و گوند بە گوندی ئێوەمان دەدیت بەزیدی بۆ من ئەزمموی شاری مەدینە هەرگیز لەبیر ناکرێت سەرەتای شارەکە بە کۆمەڵە گوندێکی بچووک خەڵکێکی زۆر بەڕێز ینی هەستت دەکرد بەرەکەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مردووی بە زیندوی لەو شارە هەر هەیە شارێکی بێدەنگ ئارام خەڵکی باش
دیمەنی سەرەتای شار هەرگیز لەبیر ناکرێت. بڕیاردان لەسەر پرۆژە یاخود لەسەرکردنی شتێک خۆی جورئەت یەکەم شتەکەت و بڕیار لەسەر شتێک دەدەی بەڵام بڕیاردانی شتێکی مەحاڵ ینی دووجار قورسەرە لەوەی کە بڕیار لەسەر گەشتێکی ئاسایی دەدەی کە با بڵێن بە تایاریان بە سیارە گەشت دەکەی لەوانێ بڕیاردان ئاسانتر بێت وەک لەوەی تو بتەوێت بە پایسکل گەشتی وڵاتێکی تر بکەی ینی بڕیاردان جورەتێکی باشی دەوێتن ینی قوربانی دەوێتن. من وەک خۆم با بڵێن بڕیارەکەی خۆم چۆن بوو لەگەڵ برادران ئیشمان لەسەر ئەو پرۆژەیە دەکرد و شارکردنەوەی خەڵک بۆ پاسکل بەکارێنان و لە بۆ مەسایلی ژینگە و ئەو بابەتانە یەک لە پرۆژەکان ئەوە بوو کە بۆ وڵاتی سعودیە بێت گەشتکردنی عەمرە. سوپاس بۆخوا نیەتی عەمرەکردنم هەبوو خۆم بەڵام بڕیاری ئەوەمدا لەگەڵیان کەوا منیش بەو شێوە جیاوازە لەگەڵیان بووم ئەو گەشتە ڕوحی ئەنجام بدەم هەم ببێتە ئەزمونێک بۆ دەرەوەی وڵاتم و ئەزمونێک بۆ ناو خەڵکێک کە جیاوازتر لە ئێمە بیر دەکەنەوە و جیاوازتر لە ئێمە کللتوریان هەیە و با بڵێنە تاوەکو شتە لێکچوەکانمان زۆر بوو زۆری لەو بابەتانە بڕیاردانی کامل پرۆژەکە هەرسێکمان کە بڕیارماندا وەکۆی کاک بیلال و کاک شعبان ئەوان خۆیان گەشتی وڵاتانیان ئەنجامدا و گەشتی ناوخۆمان زۆر زۆر ئەنجامداوە ئەدی یەکێک لە پرۆژەکانمان گەشتکردنی عومرە بوو ئەو بڕیارەمان بەیەکەوەدا و بەڵام بڕیارێکی قڕز بوو سپاس بۆخوا بە سەرکەوتوی تاوامان کرد. خۆی لە خۆیدا بوونی هیوە و بوونی پاڵپشت سەرەکیترین شتە لەبەرەوەی تو کاتێکەوە شتێکی جیاواز ئەنجام دەدەی سەیری کاردانەوەی خەڵک دەکەی چ زۆرێکە بۆ تۆ ئەوە زۆر زۆر گرینگە لەسەرت و چۆن دەڵێ قووەتی زیاترت پێدەدا هیوای زیاترت پێدەدا کە تو لە گەشتەکەت بەردەوام بیت و بتوانی بگەیتی ئەو ئامانجەی کاتە لەبەرەوەی دەزانی خەڵکانێک هەنە کە پاڵپشتن و لەگەڵتن و بە تایبەت خێزانەکەی خۆ زۆر زۆر دەور دەبینێت و میدیایەکان و خەڵکی ئاسایش دەور دەبینێت لەوەی کە پرۆژەکەت تا چەند سەرکەوتو دەبێت تا چەند پاڵپشتی دەکات. خۆی لە خۆیدا ماوەی 17 ڕۆژمان پێ 1200 کیلۆمەترمان بڕی ئەکید ینی ئاستەنگی زۆرە و شەومانەوە لە ژێر خیوەت زۆر ترسناکە لە بیاباندا بەڵام سوپاس بۆخوا زۆر کات مزگەوتەکانمان بەکار دێنا و زۆر کاتیش نەدەگەیشتینە ئاوەدانی هەر لە سەحرا دەماینەوە و هەر شەومان لە بیابان بەسەر دەبر تاکو بەیانی وەکو مەسایلەوەی کە ئامادەکردنی خواردن و چۆن دەڵێ ژەمەکانمان چۆن ڕێک دەخست ڕۆژانە دوو ژەمی سەرەکیمانە بوو کە خۆمان ئامادەمان دەکرد و هەروەها کاپتن شعبان زۆر کات شێفمان بوو منیژە تەکنیک و بەشی میدیایی ئەو شتانم لەگەڵیان دەکرد بەڵام دەستی کاپتن شعبان خۆش بێت بەیانیان زوو خواردنێکی گەرمی ئازر دەکرد و زوو بە خۆمانەوە هەڵدەستاین و چۆن دەڵێ ژەمە خواردنەکەمان دەخوارد و بەڕێ دەکەوتین. زۆر لە سۆشیال میدیا ژەو شتە باس کرا زۆربەی نیوەڕوان ئەندۆمیمان دەخوارد چکە لەبەرەوەی دەبێت شتێکی سووک بخۆی هەتاوەکو بتوانێت ڕێی باشتر ببڕی لەبەرەوەی کاتێک کە ژەمێکی قوڕز دەخۆی لە نێڕوانە ناتوانانی بەرداوامی بە پایسکل بڕۆی و زۆر کاتیش هەبوو شتی لە قوتونراومان نەخوارد بۆەوەی ئیسفادە لە کات بکەین و ئەو داواتانێک کە پێمان بوو با بڵێن لە ئەداواتی مەتبەخ پێگات و غاز بوو با بڵێن قاپ و چەنگاڵ و مڵاک و مەقلی و ئەو ئەداواتی خواردن ئازەکردن کە هەمووی تایبەتە بە گەشتی پاسکل سواری وەکو بڵێن شتی کوردی نەماتوانی زەگەڵ خۆمان بین لەبەرەوەی ئەداواتەکانمە ورد و زۆر بوون بەڵام دەتوانین بڵێن ئەو قوتێک کە لە گوێزی کوردی بەدەست دەکەوێت لەوێ لە خورما وەرمان دەگرت زۆر کات بە چیسەی گەورە خورمامان لەگەڵ خۆمان هەڵدەگرت و لەگەڵ هەندێک چارەزات و ئەو شتانی کە با بڵێن پرۆتینی زیاتر تێدایە گوێزی کوردی ئێمە خورمای سعودیا بوو لێ هەروەکو کاک بیلال ئاماژەی پێدا لە شارۆچکەی دەتیرماینەوە شەوێک پێشەوەی بگەین بە شاری مەدینەی خۆشەویست بۆ بەیانی زووەکەی بارانێکی زۆرمان بینی ئاستەنگێکی زۆرمان بینی کە تەواوی لەشمان تەواوی ئەو ئەداواتانی کەلامان بوو هەر هەمووی تەڕ بوون هەتاوەکو نزیکی گەیشتن بە شاری مەدینە ماندیبوونی زۆرمانی دەڕۆژە نزیکەی 91 کیلۆمەترمان بڕی هەتاوەکو گەیشتین بەناو سنتەری شاری مەدینە بەڵام هیچ شتێک لەوە خۆشترینە کە تو بچیە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خۆت کە شارێکی تەواو ئارام شارێک کە
ینی ڕوحەکان لێ ئارام دەبنەوە دەتوانم بڵێم ئەو هەستە ناتوانم وەسف بکەم ناتوانم چۆن وەسفی ئەو هەستە بکەم کە کاتێک گەیشتین بە پێش دەرکی پێغەمبەر صلی الله علیه و سلم و کاتێک کە یەکەم نوێژم لەناو مزگەوتی پێغەمبەری خودادا کرد هەستێکی ئەوەندە تایبەت بوو کە هیچ کێشە و مەشاکلی ڕێگا و ئاستەنگی ڕێگام هەمووی لەبیر کرد هیچ شتێکم لەبیر نەما بەڵێ خۆی لە خۆیدا بەجێهێشتنی شاری مەدینە تۆزە قورسە بۆ ئینسانی موسڵمان لەبەرەوەی شارێکی تەواو ئارامە شارێکی تەواو ڕوحیە بەڵام کاتێک کە دەگەیەوە زێدی خۆت دەگەیەوە وڵاتی خۆت هەستەکەت خۆشترە لەبەرەوەی تو چەند ڕۆژێک لەسەر پایسکیل گەشت کردووە بۆ ئەو وڵاتە و چەند ڕۆژێکیش لەوێ ماویتەوە تقریبان 28 تا 30 ڕۆژمان پێچووە دوور لە شاری خۆت دوور لە وڵاتی خۆت دوور لە عایلەی خۆت کاتێکەوە دەگەڕیتەوە هەستێکی زۆر زۆر تایبەتە دەگەڕێتەوە ناوخەڵکی خۆت پێشوازێکی جوانت لێ دەکەن و میدیایەکان بەهاناتەوە دێن هاوڕەکانت بەهاناتەوە دێن پێشوازت لێ دەکەن هەستێکی زۆر زۆر تایبەتە. جارە پێشی هەموو شتێکی ئەوانەی کە دەچنە عومرە دەبی نیەتی خۆیان سافکەن چونکە قبولی هەموو عملێک عومرەش یەکە لەو ئەعمالە ساڵحانە کارە چاکانە دەبی نیەتی پاک بێ ئیخلاص دووەم سەوابی هەبێت لەسەر سونەتی پێغەمبەری بیسەڵسەم نەچی لێوێن دەرێ خوڕافیات و شتێک بێت پەڕۆکی نازان بەدار و دیوار هینان و چ پێکرد ئەوانە ئەو شتانە لی دوور بێ دووەمین شت ئەو جار کە دەچیتە ئەوێن دەرێ کە دەچی بخوێنتەوە یان گوێ ڕابگری لە وتار یان لەگە خەڵکێک بچێتن کە میسانن بتوانێت سوودی لێ ببینێتن و بەرنامەداڕێژی بۆ بکات چونکە کاتەکان زۆر بەقیمەتن زۆر بە نرخن بە تەواوی ژیانمان بەڵام لەوێن دەر بە نرخترن لە بەرەوەی ئەجر و پاداشتی عیباتەکان زۆر زیاترن لەوەی لە کنەخۆت لەوانەیە ئەو جارە فرسەت و دەرفەتێکە بۆ دڕێکەوە دەرفەتەکی دیکە نێتەوە پێش بۆیە پێویست دەکات لەسەر عومرەکاران لە برایانمان لە خوشکانمان لە گەنجانمان هەر پیاوەکان بە پیر بە اختیار هەرچێ بن بتوانن کاتەکانی خۆیان بەڕاستی بەفیڕۆ نەدەن لەبەرەوەی بەرنمەیان هەبی من هەموو جارێ پێیان دەڵێم زۆر جار سەعات و نیوەک پێش بانجی بەیانی هەستە لە فندق دەستنوێژ شو بڕۆ حرم چ لە مەدینەی بووی چ لە مەکەی بووی بڕۆ حرم دانیشە لێ کە چێ ژۆرێ پێشی هەموو شتەشی برێ نەوەی تو سونەتە ئیعتیکافی برێ نیەتی ئیعتیکافم هیناوە یعنی جارێ پێشمش ئەتۆ عیبادەتەکی ئیعتیکاف داخیل بووی بۆ مدەتەکی زەمەنی ئەوەندەی کە دەمینێەوە شەو نوێژ دەکەی قورئان دەخینی دوعا دەکەی زکر دەکەی ئەو جار پاشی ئەوە نوێژ سبەینێ دەکەی دەمینێەوە هەتا ڕۆژ هەردێ کە هەتا ڕۆژ هەردەی پاشی و دەدەقەی پێدەچی پاش ڕۆژهەراتن چێشتەنگاو دەکەی پاداشتی حەج و عومرەی گەورەی هەیە ئەو کاتە کەواتە ئەتو ئەگەر بێت و بەو نەوعی نەبەی پاداشتی حەج و عومرەکەی وەرناگری پاداشتی ئیعتیکافەکە وەرناگری لێ دەبی ئەتو ئەو کاتت بەڕاستی تەوزیعی ئەدوار بکەی کاتەکانت تەنزیم بکەی مەزبوط بکەی ئەو جار بێەوە لۆ سعات هەشت نانەک دەخۆی سرعاتێک دەکەی تا 11 هەردەسی دەستنوێژێک دەشۆی بۆ پێشی بانجێ بە نیو سعاتێک بگەیتەوە حرم نوێژینی کە گەیشتیەوە بێ ئەو جار ئەتو میسانن بتوانە لەو وەختانە فەراغانەتدا بە مۆبایل و بە ڕسم گرتن و زۆر جاروێ بە قسەکردن و بە سوعبەت و بەخۆ غافن بەوی مەکە نە خەریکی قورئان خوێندن بە خەریکی دوعاکردن بە خەریکی زکرکردن بە خەریکی تەوافکردن بە چونکە پێغەمبەر سەڵ دەفەرمێ 120 ڕەحمەتدا دەبیزیتە سەر ئەو بەیتە دەفەرمێ 22 ئەو کەسانی بەس بە چاو تەمەشای بەیتی دەکەن تەمەشا دەکەن یعنی تەرکیز دەکەن ئەسەر بەیتێ فکرێن بە لایدا داناچی لۆ دەوێ هەموو ژیانی ڕابچێشی هەموو کیانی ڕابچێشی لە بۆ عیبادەت تەفکیر تەمەشاکردن تەنظیر یان ئەو جار پاشان دەفەرمێ چل ڕەحمەت بەبەر ئەو کەسانە دەکەی کەوا نوێژی دەکەن 6 ڕەحمەت ئەو کەسانی کە تەوافێ دەکەن ئەم خێرە گەورەی ئینسان چۆن بتوانین لە قیسە خۆی بدە ئەو جار بابێتەوە نانی نیوڕانی دەخوای سرعاتێک دەکە بۆ پێشی عەسر بچێتەوە ناو حەرەم دیسان نیەتی ئیعتیابی نێتە دوای عیشا نێتەوە مەجای دەستنوێژ دەبی کەواتە ئەو کاتانە نەچیتن بە فندق و بە نووسن و بە گەڕانی بازار و بە تەلەفۆن هەیە بە نیو سعات بە سێ چارێک بە سعات ئەو خەریکی ڤیدیۆ ئەو دار و دیوار تەسویرکردن و پیشاندان و ئەوانە غەڵەتە ئەو دەشە و دەڕۆژە فرسەتێکە یان ئەو دوو هەفتەیە کە چەندە فرسەتێکە لە ژیانت فرسەتێکی زێڕینە دەرفەتێکی زۆر گەورەیە زێڕینە دەبی ئەتوو هەڵی بقۆزیۆ جوانترین باشترین کار و کردار بکەی و هەروەها گەورەترین و حەجمێکی زۆر گەورە لە پاداش خڕ بکەیەوە چونکە لەوێ خەزێنەیە چۆن ئەمن هەموو جارێ بەوەندەی وەسف دەکەم دەڵێم ئینسانێک لە ئاقارێک بێ لە ئاسمان زێر ببارێ زیو ببارێ دۆلاری بۆ ببارێ
لؤلؤ و مەرجان و دوڕی بۆ ببارێ لە زەیش بۆی دەربێ بڵێنە تو 2 هەفتە ئەوە بەس دۆ تۆ لە خۆت خڕکەوە ئایا تو ئەو خودا 1 دقەی بەزایع دەدەی لە خڕکردنەوەی ئەوەی والله لێ ناگەڕی دقەکی سرعات بکەی نەنانی دەخۆی نەدەنووی بەزە بە خاتری خۆ دەوڵەمەندکردن و خڕکردنەوەی ڕەسید زیادکردنی دنیای خۆت دەیکەواتە بۆ قیامەتێ ئەمە دەبی ئەمە ئەوەی زیاتر بکەین آخر قسەم ئەوەیە کە یەک لە پیاوچاکان و ساڵحین وەفات دەکە یەک لە زانایان خەونی پێوە دەبینی ڕێ خوای گەورە چی پێکردی هەم کار و کردە چاکت کرد دەرێ واللهی ئەمن یەک وەسیەتم هەیە بۆ ئەو کەسانێک کەوا زیارەتی ماڵی خوای دەکەن چ بەحەز کە بە عومرە دەچنە مەکە و مەدینەی بتوانن زۆرترین عیبادەت بکەن باشترین ماندیبوونی بکەن لێرە گەورەترین خێری لێ دەبین ئەو شتە ئەمنی نەجات دەخوای گەورە ئەو باغێکی بەهشتی لە قەبرەکەی پێبەخشیمە لەسەر ئەوەی کە لە مەکە و مەدینەی زۆر خۆماندی کردووە جا بتوانانی ئینسان ئەو فرسەتە گەورە لە دەست نەدا. والله کە دەگەیە شاری مەدینە بە قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەدا کاتوو بە دیداری شاد دەبی هیچ ناخۆشێک لە بیر نامینێ یعنی ئەوەندە شوێنەی پیرۆزەوە ئەوەندە ئینسانێکی ئەوەندە پیرۆزی لێیە بەڕاستی ئینسان کە دەگەوتەوێن دەرێ بە دیداری شاد دەبی کە سەلام دەکەی لە پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەتووە دەزانین تازە هاتێ دنیا هیچ شتێک لە بیر نامینێ نە ناخۆشی نە مشەقەتی هیچ شتێک نایەتە پێشچاوی سەفەری چوونمان ئەمە کە ڕۆیشتین بەخۆی 32 ساعتمان پێچوو بەس شەو 8 ساعت لە ڕێگا ماینەوە یعنی بە ئیسرعات و بەوەی ئەگەنا بە 24 ساعت ئەگە بە معدەلی بڕۆی 24 ساعت 25 ساعت ئەمە دەگەیشتنەوێن دەرێ لە سەفەری کە گەیشتنە مەدینەی لە هاتنەوەشمان ئەمە لە مەکەی بەڕێکەتین بە 34 ساعت هاتینەوە هەولێرێ 4 ساعت لە ڕێگا ڕاوەستان یعنی 34 ساعت بە ڕاوەستانەوە هاتین و ناو هەولێری لە ڕێگای وشکانیەوە بەڕاستی پێم وانە ئەوەندەی فەرق هەبێت لەگەڵ تەیارە لەبەرەوەی ئێستا پێم وابی ئەو کۆمپانیەکەن خەڵک دەبن بە 8 وەرەقە 8 وەرەقەونی و ئێمە تقریبی 8 وەرەقەیەکمان ڕۆیشت لەبەرەوەی ڤیزایەکەمان بە 220 دلار وەرگرت و 80 دلار لە سنووری عێراق و سعودیا بە سیارەوە گومرگت دەکەن عێراق 50 دلار وەردەگرێت سعودیا 70 دلاری سیارەت لێ وەردەگری لە بۆ 2 هەفتە لە سنووری عێراقیش بەڕاستی لەوێ 5 و 10 و 15 و 20 گەیشتەوە ئەوەی کەوا یەکە و 80 دلار لە سنوور بدەین و ڤیزایەکەشمان 220 دلار ئەوە 300 دلار تەکلیف کرد بنزینیش لە دێوی سعودیا بە 900 دیناری ئێمەیە بەڕاستی سیارەکەی ئمە 4 پستنیش بوو ئەو جاش بنزینێکی زۆری خوارد نزیکەی 3 نەفەر بووین هەر نەفەری 150 دلار بنزینی بەرکەوت یعنی ئەوە 450 دلار وتێلیشمان لەوێ گرت لە مەکە و لە مەدینە بە 150 دلار شەوی بە 15 دلار کە دەشەو دەمینێتەوە دەکات ئەویش 150 دلار ئەوە 600 دلار خواردنیش ئەگەر بەدڵی خۆت بیخۆی و هەلێرەوە هەتا دەچی دێوە چکم 2 ڕۆژیش چوونە لە بۆ مەکە و مەدینە 2 ڕۆژش گەڕانەوەیە 4 ڕۆژت هەر لە ڕێگایە خواردنیش لەوێ بە تایبەتی خواردن ئەوەی کە ڕۆژان دەخۆی زۆر گرانە بەڕاستی جاریوا و یەک لە فەمان دەخوارد تەکلیفی 10,000 ئەمەی دەکرد شت گرانە لەوێ ینی بە کۆی گشتی 200 دلاریش تقریبی بە خواردنمان بەرکەوت نەفەری بەسێمە بە کەیفە خۆماشتمان خواردووە ئەوە 800 دلارمان ڕۆیشتووە تەکلیفی کردو شاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی کە دەگەیتەوێ هەموو ڕێگاکەت لەبیر دەچێتەوە کەوا تو دەگەی ئەو شارە کەوا کەسێکی لێە بە چەند ساڵەت و بە ئاواتی ئەوەی بە خزمەتی بگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی هەستێکی زۆر خۆشە و هەست ئەو ماندی بوون و ڕێگا و ناخۆشیانی هاتوۆتە پێشتە و گرفتانە بەڕاستی لەبیری دەکەی طبعا ئەمە کە هەر لە سەرەتای دیمەنی شاری مەدینەمان دید و عەڵەمی پیرۆزمان دید من شخصی خۆم تەواوی ئازارەکانم لەبیر کرد لەبەرەوەی سبحان الله یەکەم ڕۆژێک بەرەوەی بگەینە شاری مەدینە هەر لە شارۆچکەی دەفیرەوە کە بەڕێکەوتین ساعت 5 بەیانی کە لە خەڵسانی نوێژمان کرد باران بوو سبحان الله نەوەستا تا نزیک شاری مەدینە ئەمە کەلوپەلەکانمان و خۆمان هەموویمان تەڕ بوو 2000 من هەر بیرم بە ینی 30 کیلۆمەترێکمان مابوو بە شاری مەدینە پاسلەکەی من پەنچەر بوو
ینی ئەو ڕۆژە بۆ من ناخۆشترین ڕۆژ بوو لەبەروی باران بوو تاوای لێ هات پاسکلەکەم هەندێک کێشەی تری تێکەوت ڕۆژێکی زۆر زۆر ناخۆش بوو بەڵام بەدیتنی حرام هەموویم لەبیر کرد کاتێک دەستمان کرد بە نیەتهێنان و حراممان بەستا و وان دەزانی ینی تازە لە دایک دەبم و کاتێکیش گەیشتینە شاری مەکەی پیرۆز ئەو هەستە مکناتیزیە دووبارە دروست بووەوە ینی ئینسان لە بۆ خۆی چێش دەکات و ڕادەچێشێت بەجددی هەستێکی تایبەت بوو دەستدان لە کەعبەی پیرۆز وەسف ناکرێت من برادران زۆر بەیان باز دەکردین داودا تا خۆت نەچی نازانی چه هەستێکی تایبەتە ئومێدەوارم ئەوەی مسلمانە ڕێی بکەوێتە ئەوێ و خی گەورە بە قسمەتی بکە زۆر گرینگە نیەت ئینسان نیەت بێنێ ئەمە 2 ساڵ بۆ خەریک بووین دیخوای گەورە کردە قسمەت بە شێوازە بوو ئومێدەوارم ببێتە جێگای ئەوەی کە دەرسێک بێ بۆ خەڵگانی ئەمە وێڕای بەخۆبەخشانە ویشکردن و لەسەر ئەستۆی خۆمان پارێکی ئێزگار زۆر کاتێکی ئێزگار زۆرمان بەخشیە پرۆژەکە بە مادووبوونێکی زۆر بە 17 ڕۆژەوە لە حدودەوە بۆ شاری مەدینەی خۆشەویست بڕینی 1200 کیلۆمتر بە پاسکل چۆن بە ناتوانانی ینی بە سیارەکەی خۆت بە تیارە بۆ گەشت بکە ینی ئومێدەوارم و بێتە جێگای بیرکردنەوەیە گە پرۆژەی ئێمە و گەشتەی ئێمە تەمەەن خاڵێکی زۆر زۆر گرینگە هەمومان دەزانین ژیانی ڕۆژانەی هەر ئینسانێک پێیوەستە بەو کۆمەڵە ڕۆتینیانی کە بەکاری دێن ئەو پێداویستانەی کە هەیە ئەمە یەکشت گرینگە ئەو پرۆژەی دووچەرخەیەمە کە کارمان لەسەر دەکرد تاکەشت کە ئێمە بگەێنتەوە پاسکلەکانمان بوو وەکو وەسیلەیەکی گواستنەوە ئەو کوالەتی پاسلانەوە بەکارمان دێنە لە عێراق وڵاتی عێراق دەتوانم بڵم بە هەموو یەگەر دەدانێک لێبێ لە 40 میلیۆن 42 میلیۆن خەڵکی عێراق و 10 پاسکلی ئاوا هەبێ لە بەرەوەی کوالەتی پاسکلەکان هەڵگری ئەو جانتایان کە ئێمە پێمانە و کوالەتی پاسکلەکان جۆری بەکارهێنانیان جۆری تراڤینگ یاخود تڕەڤڵ یاخود گەشتکردنیان پێ دەڵێن ئەم جۆرە پاسکلانە تایبەتن تۆ ناتوانانی پاسکلێکی ئاسایی سەرشەخام گەشتێکی ماوە درێژی پێ 30 کیلۆ 40 کیلۆ هەڵگرێ لەگەڵ خۆی تەمان گەورەترین کێشەی ئێمە ئەدەواتەکان بوو ئێمە سەفەری دەرەوەی وڵاتمان کرد وڵاتە دراوسەکان بۆی هەندێک کەلوپەلی تەکنیکی بەکاربێنین هەمووی لەسەر جیفانی خۆمان و بە کۆمەچیکردنی یەکتر تەمان من سواز بۆ تەواوی ئەو سپاسەرە بەڕێزانە دەکەم کە هاوکارمان بوو لە گەشتەکە بەڵام وەکو مەوزوعی مادیەکە هەمووی لەسەر جیفانی خۆمان بۆ ئەو برا بەڕێزانەی کە بوونە سپۆنسەری پرۆژەکە سپۆنسەری معنەوی پرۆژەکە بوون بابەتی میدیایی سپۆنسەری میدیایی بوو بابەتی دیجیتال مارکتینگ کۆمپانیایکی نزیک لە خۆمان بوو کە دیجیتال مارکتینگ پەیجەکانی دووچەرخە یاخود پرۆژەی تویلسی گرت بۆ ئەستۆی خۆی یەک لە کۆمپانیەکانی حەج و عومرە بوو کە لە شاری مەدینە و شاری مەکەی پیرۆز گرتنی وتێل و خواردن دابین کردبوو بۆ ئێمە ینی ئەوەی کە ئێمە سەرفمان کردبوو لەسەر ئەستۆ و جیفانی خۆمان بوو بەداخەوە ینی لە زۆر دەرگاماندا لە زۆر شوێنماندا دەمانویست بگەینە شوێنێک کە مەسەلەن ئەو ئەستۆی هەمانە ئەو پرۆژەی هەمانە و بە قووەتر نیشانی دەین لە بەرەوەی ئەمە هەمومان دەزانین کاتێک کوالیتی ئیشێک دەکرێت پارە زۆر تەسیری هەیە ینی تۆ دەتوانی بە جوانترین شێوە و ئەدەواتی تەکنیکی ئەمە لە شتانی کە بابەتی میدیایی بوو ینی لە فلای کامێکمان نەقز بوو لە درۆنێکمان نەقز بوو ئەگەر پێمان بە تەواوی ئەو ڕێگایمان تەسویر دەکرد کە لە مۆنتاژەکان یاخود کەناڵەکان بڵیان دەکردەوە ئەین دەبووە هاوکارێکی زۆر گەورە بۆ خەڵک ڕێپشاندەر و ڕێبەرێکی خەڵک کێشەی مادی تەبعەن کێشەیەکی گەورەی پرۆژەکە بوو بەڵام سوپاس بۆخوا ئەویشیان چارەسەر بوو بە تەواوی گەشتەکە ماوەی 30 ڕۆژی خاند و گەشت لەسەر پاسکیل 17 ڕۆژی خاند بەڵام لێرە لە هەولێر هەتاوەکو مووسڵ ڕۆیشتین لەوێەوە بە پاس هەتاوەکو بەوابەی هەرحەڕ یاخود سنووری هەرحەڕ ڕۆیشتین دووبارە لەوێەوە بە پایسکیل دەستمان پێکردەوە و گەیشتین بە شاری مەدینە بە ماوەی 17 ڕۆژ 1200 کیلۆمتر خۆی لایەنی دارایی بۆ گەشتکردنی عومرە هەرچەند سرف بکەی زۆر زۆر ئاساییە بەڵام خەڵکێکی ئاسایی کە گەشتێکی ئاسایی بە تەیارە ئەنجام دەدات یاخود بە سیارە مەسروفی ئەوەندە ئێمەی ناچێت چکە لەبەرەوە ئێمە زیاتر لەوان دەمێنینەوە لە ناو شارەکان و زیاتر لەوان لە ڕێگاکان دەمێنینەوە ژەمە خواردنمان زیاترە مەسروفمان گرانترە و زایدەن ئەگەر بینە سەر ئەوەی باسی ئەدەوات و تەکنیک و پاسکلەکانمان بکەین هەروە کاک بیلال ئاماژەی پێدا ئەو جۆرە پاسکلانە کە ئێمە بەکاری دێنین یعنی هەمووی پارەیەکی زۆری پێویستە لەبەرەوەی پێویست بە پایسکلێکی تەواو تەکنیکە پایسکلێکەکەوە بتگەێنتە شوێنی مەبەست وە داواتە تەکنیکیانێک کە بەدەستمان هێنا زۆربەی لە دەرەوەی وڵات بەدەستمان هێنا بەداخۆ کە لە ناوخۆی کوردستان و عێراق ئەو ئەدەواتانەمان بەدەست نەکەوت
یعنی وەرحاصڵ مادیەکی زۆرمان لەسەر گیرفانی خۆمان سرف کرد و دووبارە سپاسی و سپۆنسەران دەکەین کە هاوکاری معنەویمان بن لە زۆربەی شتەکان بەڵام وەکو لایەنی دارایی تەنها لەسەر ئەستۆی خۆمان و ئەستۆی پرۆژەکە بوو.